لە کاتێکدا هێشتا لە ناو قوبەی پەرلەمان خوێندنەوەی بۆ نەکراوە پێکاتەکانی کەرکووک ڕای جیاوازیان هەیە لەبارەی پرۆژە یاسای پاسەوانی نیشتیمانیەوە. يعني حرس وطني عرق حکووماتنن پرۆگرامن دەواریدە. ئێمە وەک نەتەوەی تورکمان پێمان وایە پاسەوانی نیشتیمانی بەشێکی سەرەکیە لە پرۆگرامی حکوومەتی نوێی عێراق و ئەرکی حکوومەتی شاکارڕشنووسی پرۆژە یاسایەک لەو بارەی ڕەوانەی پەرلەمان بکات. تایبەتمەندی ئەو هێزش لە کەرکووک بە شێوەیەک بێت ڕەچاوی نەتەوەکانی تورکمان و کورد و عەرەب بکات. والله قانون الحرس الوطني يعتقد لحد الآن یاسای پاسەوانی نیشتیمانی تا ئێستا دەرنەچووە و پەسەندکردنی ئەو یاسایش بۆ ئەمڕۆ زۆر پێویستە. هیوادارین ڕێژەیەکی زۆر لەو سوپایە بۆ نەتەوەی عەرەب دابنرێت بەو پێی ئەو ناوچانەی کە لەلایەن داعشەوە دەستیان بەسەر لە گیراوە ناوچەی عەرەب نشینن و هەوڵش بدرێت لە خەڵکی ئەو ناوچانە خۆیان دابمەزرێنرێت. بە بۆچوونی پەرلەمانتارێکی کوردیش کەرکووک پێویستی بە پاسەوانی نیشتیمانی نییە و ئەگەر دابمەزرێت ئەبێت لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمان مامەڵی لەگەڵدا بکرێت. دیارە ئەو قانونە کۆمەڵێک گفتوگۆی ڕسمی لەسەر نەکراوەشتان نەهاتۆتە پەرلەمان بە ڕسمی بەڵام لە لیژنەکانە قسەی لەسەر کراوە ئەو پرۆژەیە کە لە بەردەسایە و مناقەشە ئەکرێ زۆر خاڵی تایە خۆی هەشت بەندە هەشت مادەیە لەو هەشت مادە پێنجی پێچەوانەی دەستورە. ئێمە خۆمانۆکو کورد دژی هەموو ئەو مادانین کە پێچەوانی دەستورە نامانەوێت هیچ مادێک لە ڕێگەی پێچەوانی دەستور بێ بە تایبەت بۆ بەغدا و بۆ کەرکووک جیاکاری کراوە قسە لەسەر جیاکاری ئەکرێت و نابێت ڕێگە بدرێ بەو جیاکاریانە و ئەوەی خەتەرە لە قانونەکەیە بۆ بەغدا و بۆ کەرکووک ئەگەر جێبەجێ بکرێ لە بەغدا تەجسیدی طائفی ئەکرێ بە قانون لە کەرکووکشە پێکهاتەی قەومی شتەکاندا بەش ئەکرێ و بە نزبەی متەوافەتش ئێمە ئەگەر هاتە سەر نزبەش و دروستش کرا پێداگری لەسەرەوەکەین بە ڕێژەی دەنگەکان بە ڕێژەی کورسیەکانی پەرلەمان نسبەت دامرێن. قسە و باسکردن لەسەر دروستکردنی پاسەوانی نیشتیمانی لە کاتێکدا دێت پێشمەرگە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دەپارێزێت و هیچ ڕۆڵێک بۆ سوپا لەو ناوچانە نەماوەتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.